سیروانی نوێ بە ئاست و بانجام شکستی بە شێروانەی میوانیانە و پارێزگاری لە پلەی دووەمی ڕزبەندی خولینای بیانەکانی کوردستان کرد. سیروانی نوێ گەڕایەوە بۆ تۆمارکردنی سەرکەوتنەکانی لە نێو یاریگای خۆی و دووەم سەرکەوتنی لە سەرێکیشی پاش شکستی یاری دۆهۆک تۆمار کرد. لامیان یارەکانی هەفتەی 13 خولیانە نایابەکانی کوردستان سیروانی نوێ پێشوازی لە یانەی شێروانە کرد. سیروان لەم یاریەدا هەر لە سەرەتاوە باسێکی بەرزەوە دەرکەوت و لە پێناو تۆمارکردنی گۆڵدا هەرزوو هێرشەکانی بۆ سەرگۆڵی یانەی میوان چڕ کردەوە. پاش زنجیرەیەک هێرشیش لە خولەکی 32 ئاکار عەبدولحەمید با لەدانی سەر گۆڵ یەکەمی بۆ سیروانی نوێ تۆمار کرد. نزیک بوو لەوەی جێمی یەکەم بەم ئەنجامە بە کۆتا بێت، بەڵام لە کۆتا خولەکی جێمەکەدا فەرزەندە محەممەد هەر بە لەدانی سەر توانی گۆڵی دومیش بۆ سیروانی نوێ تۆمار بکە و جێمیەکەمیش بۆ ئەنجامە بە کۆتات. لە جێمی دووەم شێروانە بە سەرەتایەکی باش دەستی پێکرد و هەوڵی کەمکردنەوەی ئەنجامەکەیدا، بەڵام لە سەرجەم هەوڵەکانی شکستی خوارد. لە بەرامبەریشدا سیروانی نوێ ناوە مەترسی لە سەرگۆڵی شێروانە دروست کرد. لە خولەکی هەشتاش بە لێدانێکی ناوازە لە دەرەوەی ناوچەی سزاوە لەشکر شەریف توانی گۆڵی سێم و دڵنیایی بۆ سیروانی نوێ تۆمار بکەوت. یارەکەش بە 3 گۆڵی بێوەڵام لە سوودی سیروانی نوێ بە کۆتات. بەڵێ وەکو بەنسبەت یاری ئەمڕۆ خۆ دەزانی سێخاڵی یاری لە پێش هەموو شتێکەوە گرنگە، توانیمان هەم لە ڕووی ئاسیشەوە لەوانەیە لە ئاسی یاریزانەکان ڕازی بووم، بەس ئەمانتوانی ئەنجامەکە گەورەتر بێت چکە فرسەتی زۆر سەهلمانستان. سپاس بۆخوا ینی مهمە ئێمە بەردەوامی لە بەدەزێنانی سێخاڵی یاریەکە لە بەروی دوانەکەین لە پێشەوەی ڕیزبەندی بۆ قۆناغی دووەمیش ئەگەر هەچ کەم و کوڕێکمان هەبێ لە هێڵەکانمانە قسەمان کردو لەگەڵ یەک دوو یاریزانی هەر ناوخۆی شاری سلێمانی بتوانین زیاتر هێڵەکان بەهێزکەین، بەس تا ئەم دەغیانی ئەم یاریزانی محتەریفوانە نییە، بەس هەر هێنی ناو شارە گەر هەچ کەم و کورتێکمانە بێ قسەمان لەگەڵ یەک دوو یاریزانە کردەوە بۆ قۆناغی داهاتوو زیاتر خۆمان ئامادەکەین. لە ڕاستیدا چەند یاریزانێکمان پێکانی هەیە، ینی نەیاریزانێک نەدوان چەند یاریزانێکە لە چەند مەرکەزێ نەخسمان هەیە. ئینشاڵڵا وڵەدین لە مەرحەلەی دووەم یانی چەند یاریزانێک بەو شوێنانە بەڵێنیان داوە پڕیکەنەوە. و ئەمڕۆژ ئەدامان خراپ نەبوو لە یاریەکە. شەوتی یەکەم چەند فرسەی گۆڵمان بوات ئەوە گۆڵمان کریا، گۆڵمان نەکرەوە بوو لە کوورەسابتێ گۆڵمان لێکرا. ئینشاڵڵا وڵەدین لە یاریەکانی داهاتووە بە ئەدایەکی باشترەوە یاری بکەین و یاریەکان بینەوە ئینشاڵڵا. بەم سەرکەوتنەشی سیروانی نوێ پارێزگاری لە پلەی دووەمی ڕزبەندی خولینابی کوردستان کرد و با کۆکردنەوەی 25 خاڵ لە پلەکەی خۆی داماوەتەوە بە جیاوازی تەنها 2 خاڵ لە دوای هەندرێنی پێشنگەوە. یعنی شێروانەش تا دێت ئەنجامەکانی خراپتر دەبن و خاڵەکانی لە 12 خاڵدا وەستاوەتەوە.